گەنجێکی ئەمریکی خاوەنی 48 منداڵە ئەگەر ئەم کەسە لە کوردستان بوایە پێیان دەوت تەنیا خەیاڵی لای مناڵخستنەوەیە بەڵام ئەم کەسە خەڵکی کوردستان نییە بەڵکو خەڵکی وڵاتێکی پێشکەوتووە خاوەنی 48 منداڵە و دەڵێت دەیتر بەڕێوەیە لەگەڵمان بن. This is the cup I'm going to be jerking off in for the pickup and I'm going to be going inside of it right now upstairs in my room. کایل جۆردی تەمەن 31 ساڵ خەڵکی ئەمریکای و لە لۆس ئانجلس دەژی نازناوی پاشای سپێرمی لێنراوە سپێرمی خۆی دەبەخشێ بەو دایک و باوکانەی منداڵیان نابێ بە شێوەیەکی خۆڕایی ئەم کارە دەکات تا ئێستا زۆرێک لە دایکان و باوکان سوودیان لەم خزمەتەی جۆردی وەرگرتووە جۆردی لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەم خزمەت گوزاریەی خۆی پێشکەش کرد خۆی دڵخۆشە بەوەی کە لەم ڕێگەیەوە یارمەتی دایک و باوکی نەزۆک دەدا کایل بە باوکی ڕاستەقینەی 48 منداڵ دادەنرێ دەڵێت دەدانەی تریش بەڕێوەیە تەنانەت دایکی منداڵەکان دەتوانن لە داهاتوودا داوای گرنگی پێدانی منداڵەکەشیانی لێ بکەن ئەم کارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە دینیەکان بەکارێکی حرام دادەنرێ بە مەرج نەبێت حەڵاڵ نییە بەڵام لەو وڵاتانەی کە گرنگی بە حەڵاڵ و حرام نادەن کارێکی ئاساییە و هیچ ڕێگریەکی لێ ناکرێ تۆ ئەم کارەی جۆردی چۆن هەڵدەسەنگێنی کارێکی باش یان خراپ